سڵاو هاوڕێیانی عەزیز، ئەم کاتە گوشکاتێکتان شاد لەسەر داواکاری هەندێک لە هاوڕێ بەڕێزانی سایکۆفێری بابەتێکتان پێشکەش دەکەم دەربارەی هیپۆتراپی. هیپۆتراپی واتە چارەسەرکردنی دەرونی و جستەیی بە پەیوەندگیری ئەسپ، واتە بەڕێگای ئەسپەوە. لە سەرەتاوە ئەوان پێ باشە کە خۆمتان پێ بناسێنم، ناوم کەمال خورشید بابانە، لە دانیشتوانی کۆنی شاری کەرکووکم کاڵم کۆن لەبەرەوەی ماوەی 35 ساڵە لە فەڕەنسا ئەژین. سەرەتا لە کوردستان برین پێچ بووم لە تیپی 22 کەرکووک لە کاتی پێشمەرگایەتی، پاشان کە گەیشتمە فەڕەنسا خوێندنەکانی باڵای ترم لە فەڕەنسا خوێند. لە سەرەتاوە پەیمانگای یارمەتیدانی پزیشکی و دەرونی خوێند، پاش ئەوە هیپۆتراپیم خوێند لە پەیمانگای هیپۆتراپی فەڕەنسی پێوترێ لە سۆسیێتی فرانسیز نیکیتراپی، واتە ئیکیتراپی واتە هیپۆتراپی بە فەڕەنسی پێڵێن نیکیتراپی، بە فەڕەنسی پێڵێن نیکیتراپی، و هەروەها لە بەلجیکا پێوترێ هیپۆتراپی. هیپۆتراپی خۆی لە هینەوە لە یۆنانی کۆنەوە هاتووە، لە گڕێکەوە هاتووە، لە گرێکەکانەوە. هیپۆ واتە ئەسپ، تێراپی واتە چارەسەرکردن. پاش هیپۆتراپی ماوەی 4 ساڵ لە وزارەتی پەروەردەی فەڕەنسی دیپلۆمی دەوڵەتیم بخوێند لە پەروەردەی تایبەت کە هاوتای بە کالۆریۆسی لای ئێوەیە. پاشەوەش ماوەی 7 ساڵ لە دەروون شیکاری خوێندم لە چەند پەیمانگایەکی فەڕەنسی دەروون شیکاری، بە تایبەتی پەیمانگای فرۆیدەکان. و ساڵی پاریش هیپنۆزم خوێند بۆ ماوەی 9 مانگ. هیپنۆز لای خۆمان لەوێ پێی دەوترێ خەواندنی موکناتیزی، ئەگەرچی من چەمچی خەواندنی موکناتیزم بەلاوە زۆر جوان نییە، هیپنۆزەکەم بەلاوە زۆر جوانترە. ئەگەر لە داهاتوودا ویستان باسی هیپنۆز و بوارەکانی ترتانیش بۆ دەکەم، بەڵام سەرەتا باسی هیپۆتراپیتان بۆ دەکەم. لە بواری جیاجیادا لە چەند سنتەرێک و نەخۆشخانەیەکی جیاجیادا من کار دەکەم وەکو هیپۆتراپیت لە نەخۆشخانەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی کە ئاڵوودە و پەیوەستی کحوڵ و مادە هۆشبەرەکان بوونە. ماوەی 12 ساڵە لە نەخۆشخانە لەگەڵ گروپێکی پزیشکی و دەرونی دی کار دەکەم وەکو هیپۆتراپیت. هەروە لە خانەی بە ساڵە چۆن داعش دەکەم لەگەڵ ئەوانەی کە بەتەمەن و هەروە بە ساڵات چوون و هەندێکشان هەلزایمەریان هەیە، پێوتری هەلزایمەر بە فەڕەنسی. لە سنتەرێکی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت، لە سنتەرێکی گەورەکان ئەوانەی کە تەمەنیان لێ ناوان 18 تا 6 ساڵە کە مندامن، هەروە لەگەڵ کۆمەڵێک ئۆتیزم کە دێنە ماڵەوە بۆ چارەسەرکردنی دەنووری یا خەڵکی ترکە ئینسانی گەورە کەوا گیر و گرفتی دەرونی و کێشەی دەرونی و سۆسیالیان هەیە، کۆمەڵایەتیان هەیە، دێن بۆ چارەسەرکردن بۆ لام. و هەروەها لەگەڵ ئەو گەنجانەی کەوا لەلایەن دەدگاوە حکمیان بەسەردراوە، بڕیاریان بەسەردراوە کە چارەسەری خۆیان بکەن، ئەوانی شەرزەکارن تەمەنیان لە 12 تا 17 ساڵە، ئەوانش دێنە ماڵەوە بۆ چارەسەرکردن. لە پێش هیپۆتراپی چیە؟ هیپۆتراپی چارەسەرکردنیی دەرونیە، پێشکەش بە ئینسانێک دەکرێت، بە مرۆڤێک دەکرێت بە پەیوەندگیری ئەسپ. ئەسپ ئاژەڵێک کە هەموو کاتێک هاودەمی ئینسان بوو و لە زۆر بواردا کاری لەگەڵمان کردووە. ئەسپ دەربارەی ئەسپ گزین و فون شاگردی سوقرات دەڵێت ئەسپ وەستایەکی باشە، نەک تەنها بۆ لەش بەڵکو بۆ دڵ و بۆ دەرونیش. ئەسپ ماوەی 50 ملیۆن ساڵە هاتۆتە سەر ڕووی زەمین. لە سەرەتاوە ئادیئێنی ئەسپەکە ئەسپیان دۆزیوەتەوە لە ئەمریکای سەرور و لە ئەمریکای ئێستا ئەمریکای سەرور، پاشان پەرت و بڵاو بۆتەوە بۆ چیشۆرەکانی تر ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا و تاکو گەیشتۆتە لای خۆشمان بۆ کوردستان. ئەسپ لە سەرەتاوە لە بواری کشتتوکاڵی و گواستنەوەی بەروبوومی کشتتوکاڵی بەکارهێنراوە، هەروە لە سەرەتای پیشەسازی سەرەتاییشدا بەکارهێنراوە. ئەسپ ماوەی 6500 ساڵە هۆگرکراوە و لە پەیوەندیدای لەگەڵ ئێمە، ئاژەڵێکی زۆر هەستیارە و هەست بە هەستەکانی ئێمە دەکات و هەست بە هاودەمی ئێمە دەکات. پاشان باسی کەیسەکانتان بۆ دەکەم، کەیسی نەخۆشەکانمان لە داهاتوودا، بەڵام ئەزموم ئێستا لەم بەشەدا باسی ئەزمموی خۆمتان بۆ دەکەم چون بەلای هیپۆتراپی چی وای لێکردن کە ببم بە هیپۆتراپیت. لە کاتێکدا کە پێشمەرگە بووم لە کوردستان لە تیپی 22 کەرکووک برین پێچ بووم، نەخۆشەکان بۆ نەخۆشخانەکانی سەرکردایەتی دەبرد بە ڕێگای ئەسپ ئەم گۆزانەوە. جارێک نەخۆشێکمان نەبوو، بریندارێک زۆر بە سەختی بریندار بوو، یەکێک لە هاوڕێکانمان لە شەڕێکی سەخت بەرامبەر بە سوپای عێراقی، هەروەها لەگەڵ گروپێکی پزیشکی کارم دەکرد کە پێکات بوو لە 3 کەس، دکتۆر شەید هادی، دکتۆر شەید کامەران، بەداخەوە چوان شەید بوون بە خۆمیش وەکو برین پێچ. ئەو بریندارەمان زۆر بە سەختی بریندار بوو و هەردوو هاوڕێ پزیشکەکەم بڕیاریاندا کە دەستی ببڕنەوە لەبەرەوەی نەمان دەتوانین چارەسەریکەین لای خۆمان، کەرەسە و ژووری نەشتەرگەری و ئەو شتانەمان نەبوو. بڕیاریاندا دەستی ببڕینەوە بۆی تووشی گانگرین نەبێ و بەتەواوی هەموو باڵی لە ناو نەچێت، قۆڵی لە ناو نەچێت. من هاوڕایان نەبووم، وتم حەزەکەم بیبم بۆ سەرکردایەتی لەوێ بەشک و نەشتەرگەری بۆ بکرێ، ئەگەر لەوێش نەکرێ ئەجۆزرێتەوە بۆ ئێران، لە ئێرانەوە نەشتەرگەری بۆ دەکرێت بۆی بتوانین دەستی ڕزگارکەین.
ئیتر ئەسپێکمان پێیا کرد بە ئەسپ جۆزامانەوە ڕێگاکەمان دوور و درێژ بوو مەفرەزەیەکیش پێشمەرگە بۆ پاراستنی ڕێگەوبانەکە لەگەڵمان هات ئەو بریندارەمان خستە سەر ئەسپەکە کە بە ڕێگاوە ڕۆیشت خەوی لێ دەکەوت ئازارەکانی کەم دەبووەوە هەر کاتێکی لە ئەسپەکە دامگرتایە ئیتر داوای بەڵێ ڕێگەمان گرتە بەر بۆ بردننی هاوڕێکەمان و هاوڕێ بریندارە کە زۆر بە سەختی بریندار بوو ببین بۆ سەرکردایەتی بۆ بەرگەڵ و نەخۆشخانەی سەرکردایەتی لەوێ بوو بۆ چارەسەرکردنی ئیتر ماوەی چەند ڕۆژێکی خایاند و گەشتەمان چونکە بە شەو ڕێگەمان دەکرد لەبەر کۆپتەرەکانی ڕژێمی بەعەز نەمان دەتوانین بە ڕۆژ بڕۆین ئیتر بە ڕۆژ لاشکەوتەکاندایە لە دارستانەکانی کوردستاندا خۆمان هەشار دەدا و بریندارەکەمان دادەگرت و برینەکەیم بۆ چارەسەر دەکرد و پاکم دەکرد و دەرزی و پێویستیەکانم ئەدایە عیلاجەکان مەدایە وەڵام بە ڕۆژی زۆر بێ ئارام بوو و نەخۆشە دایمە ماڵەناڵی بوو دایمە ئازاری هەبوو ئازارەکەشی زۆر سەخت بوو لەبەرەوەی دەستی زۆر بە سەختی هەبوو پێم وتن بریندار بوو بەڵام کەمە خستەوە سەر ئەسپەکە بە باشی هێور دەبوو هەتاواشی لێ هات ئەخەوت دوای ڕۆژێک پرسیارم لێ کرد لەو گەشتەدا وتم باشە هاوڕێ تۆ بۆچی کە لەسەر ئەسپەکەی هیچ ناڵی لە کاتێکە کە داتەگرین کە بۆ حەسانەوە بۆ ناخواردن یا بۆ چارەسەرکردنی برینەکەت پاکردنەوە و خاوێنکردنەوەی برینەکەت دەستکەی بەناڵ نابوو ئەو شتانە وتی من کاتێکە لەسەر ئەسپەکەم ئازارەکانم کەم دەبێتەوە ئەسپەکە ڕام دەژەنێ ئەسپەکە هێورم دەکاتەوە بە گەرمایی لەشی ئەسپەکە هەست بە خۆشی دەکەم هەست بە دڵخۆشی دەکەم هەست بە ئاسوودەیی دەکەم هەست بە ئارامی دەکەم ئەو شتانی هەموو باسکردم ئەیوت کە چاوە نقێنم و هەندە جاروا هەست دەکەم لە باوشی دایکمان وەکو منداڵێکی کۆرپە لە باوشی باو دایکی دابێ ئەو ئەسپەڕام دەژێنێ منە ئەو ئەستانم لا دروست بووە بۆیە ئازارەکەم کەم دەبێتەوە و بۆیە هەست بە ئازار ناکەم ئیتر ئەو برادەرەمان گەیاندا و هاوڕێمان سەرکردایەتی لە سەرکردایەتی زۆریان پێخۆش بوو نەشتەرگەرەکان کە بۆیانمان برد تۆزێک دەستیان بخاوێن کردو و شتانە لەوێش نەیانتوانین چارەسەریکەن هەواڵەی ئێرانیان کرد لە ئێران لەوێ چارەسەرکردنی نەشتەرگەری بۆ کرا پاش 6 مانگ هاتەوە دەستی بە تەواوی باشەوە بوو هەتا پەنجەکانشی ئەجوڵا هەتا بۆ گاڵتە پێوتم تۆ دەستی من ڕزگار کرد منیش بەخەندەوە پێم وت نا هاوڕێ ئەسپەکە دەستی تۆی ڕزگار کرد نەبووم ئەگەر ئەسپەکە نەبوایە من دەتوانی تۆ بگەین سەرکردایەتی یەکی لە ئەزمونەکانی تری خۆم ئەوە بوو ئازادی کوڕمۆسەکە منداڵ بوو ئێستا گەورەی 25 ساڵ تەمەنێتی تەمەنی نزیکەی 18 مانگان بوو بە شەوان زۆر گریا زۆر بێ ئارام بوو خۆشم هەروەکو برین پێچی کۆن و شتانە شارەزاییەکی زۆرم هەبوو کەچی بمانە ئەمان بەدە لای دکتۆری منداڵی وت من هیچ کێشەیەکی لێشک نابم هیچ کێشەیەکی جستەی و دەرونی و شتانی نییە لەوانەیە دەرونی بەڵام لێ تێناگەم بۆ منداڵە دەگرێت ئێتر هەرچەندێکمان دەوکرد هێورە نابوو ئەو کاتە ئەسپێکمە بوو شێوێکیان وتم بابی بە مەسەکە ببینم شێوێکی درەنگ بوو زۆرە گریا حاڵی زۆر پەشێو بوو برم خستمە سەر پشتی ئەسپەکە هیچی لەسەر پشت نەبوو هێواش دەستیم گرت و بەسەر یاڵی ئەسپەکە و بەسەر پشتی ئەسپەکەم هێنا بە گەرمایی ئەسپەکە پاش 4 ساعتی خەوی لێکەوت دوای باسبایی هێنام بۆ خستم ناو جێگەکەی ناو نوێنەکەی تا بەیانی بە ئارامی نووست لە شەوی داهاتوودا بە هەمان شێوە بردمەوە بۆ لای ئەسپەکە کاگریا ئیتر ماوەی چارێک ساعتی 20 خولەک ئاوە لەگەڵ ئەسپەکە ئاماینەوە قسەم لەگەڵا دەکرد و هێور دەبوو خەوی لێ دەکەوت ئەمە ئەم کردەوەیان دووبارە و سێبارە و چواربارە و دەبارە کردەوە ئیتر بە شەوان بە باشیە خەوت هەتا وای لێ هات خۆی بە پەنجەی شارەتی بۆ کردن مەرکاتی هەستی بە نیگەرانی بکردایە شەو دەستی درێژ دەکرد قسەی باش نادەزانی ئەوسا بیبم بۆ لای ئەسپەکە لەوە پرسیارم لە خۆ کردم وتم باشە بۆچی ئەسپ من دوو ئەزمونی خۆم کرد لە پێشمەرگایەتی لەگەڵەوە هاوڕێیە کەوا هێوراوە بوو دوو لەگەڵ کوڕەکەی خۆم کە ئێستا ئارام بێت کە ئارام بوو هێور بووتەوە ئیتر 6 مانگ جێگەوشتم کرد لەگەڵ کوڕەکەم ئیتر ئەو نیگەرانی و گریانی شەوەی لە کۆڵ بوو و بە باشی خەوت ئەو پرسیارە لە خۆ کرد وتم بۆچی ئەسپ چیمان پێگەێنی من ئەوسە نەمدەزانی ئەمزانی هیپۆتراپی لە فەڕەنسا هەیە بەڵام کاتێک لە کوردستان بووم نەمەزانی هیپۆتراپی هەیە هەر نەمەزانی ئەسپیش بۆچی ئەو خۆشیە ئەو باشیەمان پێدەگەێنێ بەڵام لە فەڕەنسا پاشەوە تێگەیشتم دەسم کرد بە خوێندنی هیپۆتراپی بۆم دەرکەوت کە هیپۆتراپی تا چڕادەیەک دەتوانێت یارمەتی ئێمە بدا لەبارەی دەرونی لەبارەی جستەیی هەروەها خۆشی و ئارامی و هێوری بەلەشی ئینسان بگەێنێت خۆی هیپۆتراپی ماوەی 6500 ساڵە زیاترە لەوەتی ئەسپمان هۆگر کردووە هەیە بەڵام نەمانەزانی هیپۆتراپیە چونکە خەڵکی بە پەیوەندی بە بەرکەوتن لەگەڵ ئەسپ هێورەوە بوو هێورە بنەوە هەست بە خۆشیەکەن هەست بە کاتێکی خۆشەکەن لەگەڵ ئەسپەکە هەست بە گەرمی ئەسپەکەکەن هەست بەو کۆنتاکە ئەو بەرکەوتنە خۆشە دەکەن بەڵام خۆی لە یۆنانی کۆن 2500 ساڵ پێش ئێستا ئەسپیان بەکارهێناوە لەناو پەرزگاکانیان بۆ چارەسەرکردنی نەخۆشی جەستەیی و بەهێزکردنی ماسوولکەکان و شتانە هەروەها بۆ چارەسەرکردنی نەخۆشی دەرونی بەڵام لە ئەوروپادا ماوەی 6 ساڵێکە کەوتوتە ئەوروپاوە